دەی تۆش علمانی لەبەری هەستە و دەستی ماچکە و پێش خۆتی خەو بڕۆ وەرەوە کە ئاسان هەت باوەڕی بە دینەکەی تۆ نییە حکم بکا لەم سەر زەویە لای بردووە و خۆی حکمی داڕشتووە یاخود کاکم هاتووە قەناعەتی هەیە بە حکمی غەیری خوا ئەڵێ دیموکراسیم قبوڵە و پێشم چاکە و پەیڕەویش یەکەم قوربان دیموکراسی یعنی چی؟ یعنی حکمی زۆرینە نەک حکمی خوا تۆ ژوەرە پێشی خەو دەستی بگوشە و لەگەڵی دابنیشە و سەلامی لێ بکە و جوابی بەرەوە چۆن شتی وابێ بۆ ئەوە خراپەیە قەدەری کامیان شەڕی زیاترە کامیان خەتەری زیاترە ئەوەی هەموو ئەحکامی خوا پەکەخە یا ئەوەی تەنها ئەحکامی خوا لە خۆیان پەکەخە کاکە من خۆم کردداری خۆمەکەم کامیان خراپەی زیاترە کە ئەو ئەحکامی خوا لەناو هەموو مەخلوقاتایە پەکی بخە ئەحکامی ئینسان زۆری نەدای بڕێژێ ئەمانە ئەم حکمانە لەسەر ئەوانە ئەوەنە تون بوو بێ لەسەر ئەمانە ئێستا چییە کاکە مجاملەی خەڵک مەکەن وەڵی دینتانە دۆڕێنن کابراایکی قەدەری کە جیهادەکە نوێژەکە ڕۆژوەگرێ زەکاتە حەجەکە دژایەتی ئیسلام ناکە ئەحکامی ئیسلامی قبوڵە لەسەر زەوی تەطبیق کرێ کافرە بە تاغوت ئەوانی هەمووی تایە باشە ئیمانی بە ئەڵڵا هەیە تەوحیدی ئەمانی هەمووی تایە بەڵام لە قەدەرا کێشەی هەیە لە قەدەرا کێشەی هەیە ئەما فەرمی ئەگەر سەلامی لێ کرد تو حسابیشی بۆ بکە کافر بڵێ عەلەیک رسول الله صلى الله عليه وسلم فرمي يهودي سلام لك دي بلا عليك السلام بلا عليك نصراني كدي بلا عليك